هەر لە چوارچێوەی شکستی کابینەی نوێی حکوومەتی ماوەبەسەر چوو پێشێلکاریەکان بەرامبەر با ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندکاران لە هەرێمی کوردستان بەردەوامی هەیە. بەپێی راپۆرتی شەژمانگی سەرەتای ئەمساڵی ڕێکخراوی پەیامنێران بۆ ماف و گەشەپێدان دەیان حاڵەتی دەستگیرکردن و سکاڵا و ڕێگری لاکاری پیشەی و داخستنی دەستگای ڕاگەیاندن تۆمار کراوە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکەمان لە 6 مانگی یەکەمی ئەم ساڵدا 36 پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسان تۆمار کراون کابریتین لە 3 حاڵەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووس 4 سکاڵای یاسایی دژی ڕۆژنامەنووسان و هەروەها 26 حاڵەتی ڕێگریکردن و پێشێلکاری لە کاتی کارکردندا 1 حاڵەتی سوکایەتیکردن 2 حاڵەتی داخستنی دەستگا یان کەناڵی میدیا. ڕۆژنامەنووسێک لەسەر کاری میدیایی 4 ساڵ بەر لە ئێستا دەستگیر کرابوو بەهۆی دەستێوەردانی ئیش لا کەیسەکەیدا دادگا بە بڕی 3 ملیار و 200 ملیۆن دینار سزایدا و کۆتا جاریش 2 مانگ بەر لە ئێستا لەسەر پیشەکەی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرا. خۆی لەم وڵاتەدا بە شێوەیەکی گشتی یاسا وەکو تۆڕێک وایە تەنها هەژارەکان ئەگرێت کەمترین کار بە یاسا ئاکرێت بە تایبەت ئەو کاتانشی ئیش پێکرێت لە بەرژەوەی دەسەڵاتدارانە. یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیەکێکە لەو یاسایانەی کە ئێمەی ڕۆژنامەنووسان ژیرمان بەدەستەوە خواردووە. لە کاتێکدا یاسای ڕۆژنامەگەری کوردی هێکاری پێ ناکرێت ڕۆژنامەنووسان بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دەستگیرەکرێن. من یەکێکم لەو ڕۆژنامەنووسانی کە لەسەر کاری ڕۆژنامەوانی دەستگیر کرام بەناحەقیش هەڵبەتە و بە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی مامەڵەم لەگەڵ کرا خرامە زیندانەوە. تا یاسا 5 جار لەسەر کاری ڕۆژنامەنووسی دەستگیر کراوم دادگا لە بەرژەوەندی سکاڵا کرد بڕیاریدا لەژێر فشاری حەزبیدا و 3 ملیار و 200 ملیۆن ئێمەیان غەرامە کرد کە تا یاسا ئەم پارەیە نەدراوە. چەند جارێک دووچاری با بڵێن پێشێلکاری بووینەوە بە تایبەت لە دەست بە سەراگرتنی کەلوپە لە میدیایەکانمان زۆر جار لە کاتی ڕووماڵکردنی بابەتێکی دیاریکراودا دووچاری دەست بە سەراگرتنی کەلوپەلەکان بووینەوە. هەندێک جاریش لە چەند قۆناغێک لە ڕابردوودا ڕۆژنامەنووسەکانمان وێنەگرەکانمان تووشی لێدانیش بووینە بەڕاستی پێشێلکاریان بەرامبەر کراوە جیاوازیکردن لە پێدانی زانیاری لەلایەن فەرمانگەی میدیا و زانیاری و ناوەندە حکوومیەکان بەڕاستی ڕۆژنامەنووسان وەک پێویست بە یەکسانی زانیاریان پێنادرێ. ئەمە یەکێکە لەو بابەتانی کە ڕۆژنامەنووسانی نیگەران کردووە. کابینەی نۆ دەستپێکی حکومڕانیەکەی بە دەستگیرکردنی دەیان ڕۆژنامەنووس و چاڵاکان بوو. ئێستاش ستەمی سەربەشێک لە دەستگیرکراوان بەردەوامە. هیچ ساڵێکیش نەبووە بەدەر لە یاسای کاری ڕۆژنامەنووسی تۆماری پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە سایەی کابینەی نۆ هاوشێوەی کابینەکانی پێشوویدا خاڵی بوو بێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.